زیاتر تندوتیژی ئێستا لە ئێمە کە باسی بکەین کللتوریە، یعنی جۆرە شتێکەیە کللتوری ئێمە قبوڵی ناکات و لەگەڵ ئەوەیان نییە. ئەگینا وەکو ئەوە بێت و بڵێ ڕێکخراوی ژنان هیچ ئاگدار نین، ئاگدارین پێشمان ناخۆشە ڕۆژانە کە شتێک ئەبیسین ئێمە خۆمان بەدەم شتەکانەوە ئەڕۆین، خۆمان یعنی هەڵ ئەسین بەوەی کە زۆر ناڕازین بەم شتانەی کە ڕۆژانە ڕوو ئەیات، یعنی لەوانەیە بڵین ئێمە بەرەوپیری ئەو شتە ڕۆشتووی چۆن ئەڵێ ناڕەزا بووین، هەستاوین، سەرجادەمان گرتووە، شوێنمان گرتووە، ڕازی نەبووین بەوەی کە ئەم شتانە ڕوئەیە. بەڵام سێرەکەی کللتوری ئێمە جۆرە شتێکی قبول تەقبولی جۆرە شتێک ناکاتی ئەگەی بەحساب پێشکەوتوین، بەڵام بەعکسەوە دوعاکەوین، وڵات دوعاکەوێت ئەبێ پێشکەوێ ئێمە چاو بکەینەوە، یعنی زیاتر کە ئەڵێ ئێمە ئازادین، ئازادی ئەوە نییە، ئازادی ئەوە ناگەیەنێتەوە لە هەموو شتێکە ئازادبی، ئەبێ سنوور بۆ شتەکان دابنیت تێگەیت. ئێمە حەزمان لەوە نییە کە هیچ شتێ ڕووباکەوەکو زیاتریش ڕۆژانە شت ڕوو ئەیات، سێرەکەیت لەم لاکی ئەکوژرێ و لەو لاکی ئەکوژرێ و ئێمە پێمان ناخۆشە، یعنی زەختێکی زۆر هەیە لەسەر ئێمەشکە ئەم شتانە بۆ ئێمە زۆر ناخۆشە، یعنی دڵتەزێنە، کەسێکە سووتێ، کەسێکە کوژرێت، کەسێک ئەخنکێنرێ، کەسێ نازام چی لێکرێت، ئەمانە هەمووی تەئسیری لەسەر ئێمەشەیە و لەسەر چۆن ئەڵەی خەڵکەکەیش هەیە، خەڵکیش پێی ناخۆشە، کەس پێی خۆش نییە بەم وەزعە تندوتیژی شتێکی جوان نییە، هیوادارم تندوتیژی نەمێنێ، هیوادارم تندوتیژی کەم بکرێتەوە و ئەنجا سروریش بۆ شتەکان دابنرێ. بەڵام کە تندوتیژی ئەکەن زیاتر بەرامبەرم بە ژنان کە تندوتیژی ئەکرێت، دایمە ژنەکان باجەکەیان ناوە، لە هەموو شتێکا ژنەکان باجیان ناوە، پیاوەکان دەرچوون. بۆچی؟ لەبەرەوەی یاسا بە زیاتری پشتی پیا ئەگرێت، پشتی ژن ناگرێت. بۆ پشتمان ناگرێت؟ ئێمەش وەکوان مرۆڤین، ئێمەش یەکسانین لە ژیانە، یەکسانین لە ئیشکردنا، یەکسانین لە مناڵ بەخێوکردنا، یەکسانین لە ماڵ دروستکردنا. دەبۆ یەکسان نەبین لە ژیانە. تندوتیژی پیاوان زۆرتر بووە، زۆریش، یعنی سێرەکەی ڕۆژانە ئێستا ئەوەی کە ئێستا لە بینی ئەم چەند ساڵە لە بینی 2012 بۆ 2023 ئەم کوشتارەکە ئەکرێ پێشتر نەئەکرا، کوایە جگار وا بوو؟ یعنی تندوتیژی ئەکرا بەڵام بەوە نەئەکرا، بەڵام ئێستا تندوتیژی زیاتر بووە و زۆریش، تەنانەت بەرامبەر بە مناڵیش ئەکرێت. زۆرترین کوشتنی ژن بۆ تەکنەلۆژیا ئەگەڕێتەوە، بۆ ئەوەی یعنی سێرەکەی ئێمە ئەم تەکنەلۆژیایە کە لە وڵاتانی دنیاە کە دەرچووە خەڵک بە ئاراستەیەکی جوان بەکاریێنێت، بەڵام سێر ئەەکەی لە ناو ئێمەیە و لە ناو کللتوری مسلمانە بە شێوەیەکی زۆر ناجایز بەکاریێنن، یعنی ئەبێ سنوور بۆ شتەکان دابنرێت. هەتا تەنانەت لە وڵاتە خارجیەکان ئەم مۆبایلە کە ئەدرێتە دەست مناڵەکە بە سەعات پێی ئەدرێت، بەوە پێی نادرێت شەو ڕۆژ ئەم مناڵە سەری لەسەر ئەم مۆبایلە بێت، لەبەرەوەی حسابێ بۆ یاریەکە یەکەن، حسابێ بۆ قوتابخانەکە یەکەن، حسابێ بۆ خەوتن ئەکەن، حساب بۆ خواردنەکەی ئەکەن. بەڵام ئێمە ئەڵێن بەس قەیناکە با مناڵەکەمان بێدەنگ بێ، ئەمەی ئەینێ، ئەمە چی لێ دروستە بێ؟ دوای تندوتیژی لێ دروستە بێت، تۆزاڵ نابی بەسەر مناڵەکەیە، ئەمەش تندوتیژیەکە بۆ خۆی. پیاوان لە سەدا بڵێم لە سەدا سەدیش پیاوان خۆیان ڕێگە خۆشکەرن بۆ ئەوەی کە خۆیان ئازادن لە شتەکانە، بەڵام ژنەکان فەرا مەکەن. ئەو ژنێش لەگەڵ تۆیە، ژیانی ئەوێ، خۆشی ئەوێ، تۆش بەشیەوە دانێ بۆ خێزانت، بەڵام داینانێن دوایش بەسەر ژنەکە ئەشکێتەوە، ئەڵێ ژنەکە ئەوەی کرد، خیانەتی کرد. نەخێر، خەتای پیاوەکەیشە، بەتەنیا نییە، دەستێ بەتەنیا تەقەی نایە. لادانی ژن دەگەڕێتەوە بۆ ئەو عەقڵە پیاو سالیەرەی کە ئێستا پیاوان بەکاریێنن، نایڵن ژنەکان هەنگاوی بێنە پێشەوە بۆ ئەوەی خۆیان دەسەباڵا بن، بەس نایڵن ژنەکان لە هیچ پلۆپۆستێکە لە پێشەوە بن. هەڵبەتە پشتێک هەیە، ئەو پیاوە پشتێک هەیە کە پشتی پێبەستێکە هەڵەسی ئەم ژنا کوژێ و 4 ڕۆژ لە سجنا بێ و بەیانی بەرەبێ و سەربەرز ئەسوڕێتەوە. بۆ لەبەرچی یاسات بۆ وەکو ژنەکە چۆن سزای ژنەکەیە، چۆن ژنێک هەڵئەسێ پیاوەکەی خۆی بە هەر شێوەیەک لە ناو بەرەیان شتێک بێ، ژنەکە بۆ سزا ئەدرێ، پیاوەکەش وەکو ژنەکە سزا بدرێت. یاسا ئەبێ دەسەباڵا بێت، یاسا ئەبێ یەکسان بێت. یاسا پشتی ژنانی گرتووە، بەڵام ئەو پشتە نەبووە بیگرێت،
ئەوەی پشتی پیاوی گرتووە پشتی ژنی نەگرتووە. یعنی دایمە ژن پەراوێزە، دایمە ژن لە هەموو بوارێکەوە بەس ژن باجەکەی یاوە، ژن و مناڵ باجی یاوە. بە زۆرترین ژنان کە هەڵناسن ڕێگەی یاسا بگرنە بەر لە ترسی ئەوەی کە بە بێوەژنی نەچنەوە ماڵ باوکیان، قسەی لۆمەی خەڵکی کللتوری وڵاتەکەی نەڵێن ئەمە بێوەژنە و تەلاق دراوە. یعنی ئەوە ئەبێتە هۆی ئەوە کە ڕێ بگرێت لەم ئافرەتە. جاری وای شەیە هەڕەشەیەک هەیە ئەم ئافرەتە ئەترسێنێت ئەی تۆقێنێت نابێرێت هەستێ شکاتکە، لەوانەیە پیاوە شکاتی لێ بکات عەفوو، لەوانەیە ئەم پیاوە هەڕەشەی لێ بکات بڵێ وا بکەیت وا بکەی ئەو کوژم. ئەویش بازە ژنێک هەیە نابێرێت، یعنی زاتی ئەوەی نییە. یەکەم بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە ئەم کچە نەبێ بە بێوەژن و لە ماڵی باوکیان نەکەوێ و نەبێتە قسەی سەرزاری خەڵکی و بێوەژنە 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 تێگەی ئەمانە ئەمە یەکێکیانە. ئەوی تریشیان لەوانەیە ئەم پیاوە هەڕەشەیەکی لێ بکات لە ترسی ئەم هەڕەشەیە هەموو شتەکان قبوڵکە. جاری وایشێ هەڕەشەیشی لێکەوە ئەیشی کوژێت و هەر پیاوەکە سەرکەوتووە بێت. ژنەکەت توندوتیژی بە ئارەزی خۆی لەگەڵاکە. پێویستە خێزانیش و کەسەکانیش هوشیار بنەوە تێگەی ڕێگەی یاسا بگرنە بەر یەکەم. دووهەمیش ئەو توندوتیژیانە کە لەگەڵیانە ئەکرێ قبوڵی نەکەن. چۆن پیاو خۆی بە دەسەڵاڵە ئەزانێ و چۆن پیاو خۆی بە سەروەر ئەزانێ و بە پیاو سالاری دانێ قەیچێکە. ژنەکە ناڵم زاڵ بن، یەکسان بن، یەکسان بن وەک یەک. دوای ئەوەش هوشیار بنەوە، چاویان لە هوشیاری بێت، یعنی بیر لەوە بکەنەوە هوشیار بنەوە کە ئەمانیش مافێکیان هەیە کە مافی خۆیانە، نەک خۆیان بە کۆیلی ئەم پیاوە دابنێن. بۆ نمونە پیاوەکە هەڵ ئەسێ ژنێنێ بەسەری قبوڵی ئەکات، ئەڵێ قەیچێکە قبوڵمە و پێم خۆشە، وەڵی قەت هیچ ژنێ نەبووە. بۆ پیاو پێی خۆشە ژنەکەی پیاوێکی تربێنێت، چۆن ئەو ژنە چۆن ئەویش ڕۆحە وەکو ئەو، ئەویش بەشەرە وەکو ئەو. بۆ ئەڵێ یەکسان. یەکسان یعنی چی؟ یەکسان یعنی لە هەموو ژیانیا یەکسان بن، لە هەموو ئیشەکانە یەکسان بن، لە بوون و نەبوون یەکسان بن، لە خۆشیە یەکسان بن. نەک پیاوەکە بە دڵی خۆی ژنەکە بکا بە کۆیلەی خۆی، لە ڕێی کۆمەلگاوە، لە ڕێی یاساوە، لە ڕێی حکومەتەوە، لە ڕێی ڕێکخراوەکانەوە، لە ڕێی هەموویەوە هەستن هەمووی هۆشیار بێت. نەکخواانە خواساڵێن ڕێکخراوەکەیەوە چی و ئەوانە کاکە ڕێکخراوەکان پشتی ژن و پیاویش ئەگرێکە ئەڵێ یەکسان چییە؟ یەکسان ئەوەیە کە پشتی هەردووکیان ئەگرێ بۆ یەکسان بن. نەیانوتووە پشتی پیاوەکەیان بەراوە بۆ ژنەکەیان پشتی ژنەکە بەرێن بۆ پیاوەکە، بەڵام پیاوەکان وا دانانە. پیاوەکان ناهۆشیارن، ناهۆشیارن پیاوەکان، بازەکیان هوشیارن زۆر زۆریش. ئەنی مافی ژن ئەیەن، مافی ئەزانن چۆنە و مافی مناڵیان ئەیەن، مافیش خێزانیان ئەیەن و مافی کۆمەلگا ئەیەن. ئەمانە کەسێکی هوشیارن، کەسێکی چۆن ئەڵێ خوێندەوارن، کەسێکی ڕۆشنبیرن. ئەمانە زۆر ئاساییە لەلار کە ئەوان پشتی ژنان بگرن. تۆ کە کچێکت بوو یان کوڕێکت بوو، فەرقی کچەکە و کوڕەکە مەخە. مەڵێ تۆ کچی دانیشە، تۆ کوڕی ئەوە مەکە، بووک مەگرە بە دەستەوە، تۆش دەمانچە مەگرە بە دەستەوە. فەرقی چییە؟ ئەو کچێش لە تۆ بووە، ئەو کوڕش لە تۆ بووە، ئەو کچێش ئینسانە، ئەو کوڕش ئینسانە. ئەبێ پەروەردەی سەرەکی کە یەکەمە لە بناغەی ماڵەکەی خۆیەوە دەست پێ بکە، تێگەی لە دایک و باوکۆ دەست پێ بکە، لە بەخێوکەرەکەیەوە کە دەست پێ ئەکا و گەورەی ئەکا و پەروەردەی ئەکات. یەکەم سەرەکی پەروەردەی سەرەکی ماڵە. ئەنجا دووهەم قوتابخانەیە.